قەیرانی لوبنان درێژەی ناڕەزایەتیەکان و بنبەستی نظامی سیاسی. سەرەڕای تێپەڕینی نزیک بە 2 ساڵ لە دەستپێکی شەپۆلی ناڕەزایەتی جەماوەری لە لوبنان، قەیرانی سیاسی لەم وڵاتە هەروە درێژەی هەیە. لەلایەکەوە جەماوەری ناڕازی سەرەڕای بارودۆخی کۆڕۆنایی بۆ جارێکی دیکە هاتوونەتە سەر شەقامەکان و لە ڕێگەی بەستنی شەقامەکان و دروستکردنی ڕێبەندان، پۆلیس و هێزە ئەمنیەکانیان بێتوانە و زەویگیر کردووە و لەلایەکی دیکەشەوە ئەم وڵاتە سەرەڕای تێپەڕینی چەندین مانگ هێشتاش لەلایەن دەوڵەتی کاربڕێکەری حەسەن دیابەوە ئیدارە دەکرێت. سەعد حەریری کە تەنیا کاندیدی بەرچاوە لە لیستدا بۆ وەرگرتنی پۆستی سەرۆکوەزیران، هەتا ئێستا لەگەڵ میشێل عون سەرۆککۆماری لوبنان لەسەر وەرگرتنی ئەم پۆستە بەڕێکەوتن نەگەیشتووە. لە نوێترین خۆپشاندانەکاندا کە لە شاری بەیروت ڕوویانداوە، خۆپشاندەران دروشمی ئێران بڕۆ دەرەوەیان بەرز کردوێتەوە و لە دروشمەکانیاندا لە ئاستا سەپاندنی شەڕی ناوخۆیی لەلایەن حیزبوڵڵاوە هۆشداریانداوە. ئەوەش لە حاڵێکدایە کە حەسەن نەسڕڵڵا لە وتەکانی چەند ڕۆژ لەمەوبەریدا بە ئامانجی دامرکاندنی ناڕەزایەتیەکان هەوڵیدا ترسی هەڵگیرسانی شەڕی ناوخۆیی بخاتە دڵی جەماوەری ناڕازیەوە. ناوبڕاو لە وتەکانیدا سەبارەت بە بارودۆخی ئێستا ئەو خۆپشاندەرانەی کە ڕێگاکان دەبەستن بە خیانەتکار و هۆکاری توندبوونەوەی قەیرانی ئابووری و مەئمورانی باڵوێزخانە بیانیەکان ناولێبرد. لوبنان بەپێی جەمعیەتی 6,800,000 کەسی قەرزدارترین وڵاتی جیهان بە ئەژمار دێت. ئەم وڵاتە لە بواری ئابووریەوە لە بەردەم داڕمانی یەکجاریدایە. بەپێی راپۆرتی ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان 55% خەڵکی لوبنان لە ژێرهێڵی هەژاریدا دەژین. بەپێی هەر ئەم راپۆرتە هەژاری تۆخ لە چاوساڵی ڕابردوو 3 بەرابەر بووە و گەیشتوەتە 23% جەمعیەت. لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا پارەی باوی ئەم وڵاتە 90% ئەرزشی خۆی لەدەستداوە و ڕێژەی تەڤەڕۆم گەیشتوەتە 90%. لە پەنا هەموو ئەوانەوە بڕانی بەردەوامی بەرق، کەمبوونی سوتەمەنی و لە کارکەوتنی سیستمی خزمەتگوزاری شاری کاردیگەیاندوەتە سەر ئێسقانی خەڵک. شەپۆلێک لە کۆچکردن بۆ دەرەوەی وڵات وەڕێکەوتووە و خەڵک لەلایەکەوە لە قاتی و نەبوونی گشتگیر و لایەکی دیکەشەوە لە شەڕی ناوخۆیی دەترسن. سەرباقی ئەوانە فڕینی فڕۆکەکانی ئیسرائیل لە چوارچێوەی هەوای لوبناندا ترس و دڵەڕاوکەی خەڵکی زیاتریش کردووە. لە نۆمەنگی سەرەتای ساڵی ڕابردوودا بارودۆخی کۆڕۆنایی وەفریای ڕژیمی دەسەڵاتدار کەوت و خەڵکی ناڕازی بۆ ماوەیەک ناچار کرد تا بگەڕێنەوە ماڵەکانیان. زۆر جار کارەساتێک کە بەسەر ستەملێکراوان و چەوساوەکان دێت لە نهایەتدا دەبێتە دەرفەتێک بۆ چاوسێنەران و ستەمکاران. بارودۆخێک کە ئێستا وڵاتی لوبنان تێکەوتووە نمونەیەکە لەم ئەزمونە مێژوویە. بەڵام بێگومان ئەم بارودۆخە دەوام ناهێنێت و خەڵک بۆ جارێکی دیکە شەقامەکان دەگرنەوە ژێر کۆنتڕۆڵی خۆیان. یارمەتیە بەڵێندراوە نێونەتەوەیەکان لەسەر کاغەز ماونەتەوە و سەرچاوە یارمەتی دەرەکان هەڵوشانەوەی میلیشیای حیزبوڵڵا و تێکەڵبوونی لەگەڵ ئەرتەشی ئەم وڵاتەیان وەک مەرجی دانی یارمەتیەکان دیاری کردووە. یارمەتی بانکی جیهانیش لە ئاستێکی یەکجار سنوورداردا لە ڕێگەی سیستمی سیاسی نقم لە گەندەڵی دەسەڵاتدارەوە ئەنجام دراوە و ئەوەش هیچ ئازار و ژانێکی لە خەڵکی ئەم وڵاتە سووک نەکردووە. 12 ژانوێی ئەم ساڵ بانکی جیهانی باسی لە بەکردەوە دەرهاتنی پرۆژەی 246 ملیۆن دۆلاری لە پێناو یارمەتی گەیاندن بە بنەماڵە لوبنانیەکان کرد. بەڵام سەحار ئەترەش لە ڕێکخراوی نێونەتەوەیی پەنابەران لەم بارەوە دەنووسێ هەواڵی ناخۆش ئەوەیە کە سەرەڕای قبوڵکردنی ئەم ڕاستیەکە پێویستە لە دژی گەندەڵی خەبات بکرێت، بەڵام هێندێک لە یارمەتی دەرە نێونەتەوەیی گەورەکان هێستاش شێوەکاریان نەگۆڕیوە.
بۆ نمونە بانکی جیهانی لە مانگی ژانویێدا باسی لە پەسەندکردنی وامی 246 میلیۆن دۆلاری بۆ پشتیوانی لە بنەماڵە هەژار و زیان لێکەوتوەکانی تەقینەوەکەی ساڵی ڕابردووی لوبنان کرد. بەڵام لە جیات ئەوەی کە لە هەوڵی شێوەکارێکدا بێت بۆ دابشکردنی ئەم یارمەتیە و بەژەوەندی بنەماڵە هەژارەکان لە بەرچاو بگیرێت، بڕیاریدا کە بودجەکە لە ڕێگەی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و بانکی لوبنانەوە بنێریێت و پاشان سەرڕای راپۆرتی گەیشتوو لە گەندەڵی پێکهاتەیی لە هەردووی ئەم ناوەندانە و بوونی دۆسیەیەکی کراوە لەلایەن سوئیسەوە دژ بە بانکی لوبنان ئەم گەڵاڵەیەی بەکردەوە دەرهێنا. بەڵام سەری کیسەی کۆماری ئیسلامی بۆ حیزبوڵڵا ئاواڵەیە و مانگانە و بەبێ وێستان ئەم یارمەتیانە ڕەوانەی حیزبوڵڵا دەکرێت. ئەم یارمەتیانە لە پەنا کارکردی نیزامی و پڕچەکردنی زیاتری هێزەکانی حیزبوڵڵا بۆ ناکۆکی نانەوە لە ناو کۆمەڵگای لوبناندا کەڵکیان لێوەردەگیریێ. حیزبوڵڵا لە شارەکانی لوبنان چەندین سوپەرمارکێتی داناوەکە کاڵاکان لە چاو سوپەرمارکێتەکانی دیکە هەرزانتر دەفرۆشن. بەڵام تەنیا کەسانی کە کارتی حیزبیان هەیە دەتوانن بۆ کڕینی پێداویستی سەردانی ئەم فرۆشگایانە بکەن. لەم گرانیە بێوێنەیەدا ئەم کارە بووەتە هۆی ئەوەی کە لایەنگرانی حیزبوڵڵا ژیانێکی بەنسبەت باشتریان لە چاو باقی خەڵک بێت. لەوەها بارودۆخێکدا لەلایەکەوە بەبێ یارمەتی ماڵی نێونەتەوەیی نیزامی سەرمایەداری دەسەڵاتدار لە وڵاتە ناتوانێت بەسەر پێوە بمێنێتەوە و لەلایەکی دیکەشەوە دەوڵەتی فەڕەنسا وەک بەناو وتەبێژی ئەم نظامە نێونەتەوەیە هەموو جۆرە یارمەتیەکی بە ئەنجامدانی ڕێفۆرم لەم وڵاتەدا گرێداوە. بەڵام ئەم ڕێفۆرمە لەلایەکەوە بەکردەوە دەرهێنانی بەتەواو مانای سیاسەتەکانی نێئۆلیبرالیە و لەلایەکی دیکەشەوە ناوی ڕەمزی بێدەسەڵاتکردنی حیزبوڵڵا و هەڵبوشاندنەوەی دەوڵەت لە دەوڵەتێکدا نییە کە ئەم گروپە لە ناوخۆی لوبنان پێکی هێناوە. درێژە و پێگەیشتنی ئاخێزی جەماوەری خەڵکی لوبنان بەدەل لە پەیوەندی تایفەیی و ئاینی دژ بەو نیزامە کۆنەپەرست و دژە دموکراتیکە کە نەک بە پەیدەنگی خەڵک بەڵکو لەسەر بنەمای ڕێکەوتنی نێوان حیزبە ئاینیەکان شکلی گرتووە، تەنیا خاڵێکی هیوابەخشە کە لە بەرامبەر کۆمەڵگای قەیران لێدرا و بەڵادی تووی لوبناندایە.